هەواڵێکی میدیای پارتی لەبارەی دواکەوتنی موچە بۆ 45 ڕۆژ لە عێراق بە توندی ڕەتکرایەوە. ئیتاڵیا هۆشداری تون دەدات و دەڵێت دەستبردن بۆ کورد یاریکردنە بە ئاگر و ئاسایشی ئەوروپا. مەزلوم عەبدی لەبارەی پێشمەرگەی ڕۆژ و گەڕانەوەیان بۆ ڕۆژاوا بڕیاریدا. میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت بڵاوی کردەوە کە لە مەولا دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان و عێراقیش دەبێتە 45 ڕۆژ جارێک بەهۆی کێشەی دارایی لە عێراقدا. هاوکات فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ئەم زانیاریانەی ڕەت کردەوە و ڕایگەیان ئەو زانیاریانە ڕازنین و ئەوانەی بڵاوی دەکەنەوە ئامانجی تایبەتی خۆیان هەیە وتیشی بەشێک لە سەرچاوەکان لە حکوومەتی عێراقەوە بەشێکی دیکەشیان لە پەرلەمانتارانن ئاماژەی بەوەش کرد تاوەکو ئێستا لە عێراق هیچ کێشەیەکی موچە بۆ ئەم ساڵ لە ئارادا نییە. جێی باسامانگانە بەهۆی دواخستنی ناردنی 120 ملیاری داهاتی ناوخۆ بەردەوام هاتنی موچە لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دوا دەکەوێت. ئیتاڵیا وەک یەکێک لە هێزە کاریگەرەکانی ڕێکخراوی ناتۆ و ئەوروپا بێدەنگی دەشکێنێت و هۆشداریەکی توڵ دەدات و ڕای دەگەێنێت کورد هێڵی سوورە تاقیمان مەکەنەوە. وەزیری بەرگری ئیتاڵیا بە زمانی هەڕەشە ئامێز لە ئەڵمانیەوە وتی چیتر ڕێگا بە هیچ سەرکێشیەک نادەین ئاسایشی کورتێک بدات چونکە هەر لێدانێک لە کورد باواتای ئازادکردنی دێوەزمەی داعش و سووتاندنی ئاسایشی ئەوروپا دێت. ئیتاڵیا هۆشداری دەدات کە باجی تاقیکردنەوەی ئەم هێڵە سوورە زۆر قورستر دەبێت لەوەی هێرشبەران وێنای دەکەن. ئیتاڵیا لایەنە هێرشبەرەکان بەتایبەت تورکیا و گروپە چەکدارەکان ڕووبەڕووی بەرپرسیارەتی دەکاتەوە. داواکاری ڕۆما بۆ ڕاگررتنی هێرشەکان ئاماژەیە بۆ ئەوەی کەوا ئیتاڵیا لە ناوەندا نێودەوڵەتیەکاندا شار دروست دەکات تا ڕێگری لە هەر ئۆپراسیۆنێکی سەربازی نوێ بکرێت کە ببێتە هۆی ئاوارەبوونی خەڵکی سڤیل و تێکدانی نەخشەی ئاسایشی ناوچەکە. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە لێدوانێکدا ڕوونی کردەوە کە پێشمەرگەکانی ڕۆژ دەتوانن ببنە بەشێک لە هێزی ئاسایش و سەربازیەکانی ڕۆژاوای کوردستان ئەگەر ئەم هەنگاوە لە چوارچێوەی ڕێککەوتن و ڕێخستنی فەرمیدا جێبەجێ بکرێت. باوتەی عەبدی گەڕانەوەی پێشمەرگەی ڕۆژ بابەتێکی نیشتیمانیە و پێویستە لە ڕێگەی گفتوگۆی نێوان لایەنە کوردیەکان چارەسەر بکرێت بۆ ئەوەی ببنە بەشێک لە سیستەمی یەکگرتووی بەرگری لە ناوچەکە. لێدوانەکە لە کاتێکدایە کە بابەتی یەکگرتنی هێزە سەربازیە کوردیەکان و ڕێخستنی پەیوەندیەکان لە نێوان لایەنەکاندا جارێکی دیکە بووەتە سەرەتای گفتوگۆ و تیشکی بەرچاوی سیاسی لەسەر داهاتووی ڕۆژئاوای کوردستان.